بەڵێ دیار ئەم ساڵ ڕێژەی هاتنی پەنابەران لە چارەکی ئەم ساڵدا بپی ئامارێکە لە ماڵپەڕی بیلد ئەم زۆنتاکی ئەڵمانی بڵاو کراوەتەوە بپی ئامارەکە دیارە 12678 پەنابەر ڕویان لە وڵاتانی ئەوروپا کردووە لەم ژمارەیە زۆرترین پەنابەر ڕووی لە وڵاتی ئەڵمانیا کردووە بە زۆرێکە لە سێمانگی سەرەتای ئەم ساڵدا لەسەر لە مانگی یەک بە دواوە لە سێمانگی ئەم ساڵدا نزیکەی 26240 پەنابەر لە وڵاتی ئەڵمانیا داوای مافی پەنابەریان کردووە ئەمەش با بڵین زۆرترین ئامارە لە ناو وڵاتانی یەکێتی ئەوروپادا کە ڕوویان لە وڵاتی ئەڵمانیا کردووە دیارە لە دوای ئەڵمانیا وڵاتی فەڕەنسا دێکە نزیکەی 20477 پەنابەرش لە وڵاتی فەڕەنسا داوای مافی پەنابەریان کردووە و هەروەها لە پلەی سێمشدا وڵاتی ئیسپانیا دێ لە دوای ئەڵمانیا و فەڕەنسا کە لە وڵاتی ئیسپانیاش زیاتر لە 13000 پەنابەر لەوێ داوای مافی پەنابەرێتیان کردووە و لە پلەی چوارەمیشدا وڵاتی نەمسا دێ کە 4828 پەنابەر لەوێ داوای مافی پەنابەرێتیان کردووە دیار ئەم پەنابەرانە بە پێی وڵاتەکان دەگۆڕێن هەندێک لە پەنابەران کە ڕویان لە وڵاتی نەمسا کردووە بە پلەی یەکەم سوورین و بە پلەی دووەم ئەفغانین و بە پلەی سێم مەغریبین بەڵام لە وڵاتی ئەڵمانیا پلەی 1 و 2 3 پەنابەرانی سووری و هەروەها پەنابەرانی ئەفغانی و پەنابەرانی عێراقی دێ دیارە لە وڵاتی ئەڵمانیا بە ڕێژەی لە 131 لەم 26000 پەنابەرانی سوورین کە بە پلەی یەکەم ڕویان لە وڵاتی ئەڵمانیا کردووە و هەروەها پلەی دووەمیش کە کۆزبرانی ئەفغانی نەخود پەنابەرانی ئەفغانی کە لەم ساڵدا لە ڕێژەی پلەی دوودان کە بە ڕێژەی لە 114 ڕویان لە وڵاتی ئەڵمانیا کردووە و هەروەها بە ڕێژەی لە 107ش کە لە پلەی سێمدان ئەم پەنابەرانەی کە ڕویان لە وڵاتی ئەڵمانیا کردووە پەنابەرانی عێراقین و تا پەنابەرانی عێراقی توانین بڵێن لە پلەی سێمدا بە کوردیشەوە کە ڕویان لە وڵاتە کردووە لەناو ئەم ئامارەدا دوو وڵات هەن کە کەمترین پەنابەریان وەرگرتووە ئەویش وڵاتی ئەستۆنیا و هەروەها وڵاتی هەنگاریا لە وڵاتی ئەستۆنیا تەنها 11 پەنابەر لێ وەرگیراون و هەروەها لە وڵاتی هەنگاریاش تەنها 8 پەنابەر لە وڵاتە وەرگیراون سێ وڵاتن کە سەرڕێی هاتنی پەنابەرانن وەکو ئیتالیا و هەروەها یۆنان و لەگەڵ وڵاتی تورکیا ئەم وڵاتانە ئەم ساڵ ڕێژەی پەنابەریان کەمتر بۆ لە چاو ساڵانی پێشووتوە تا ئەم وڵاتانی کە سەرڕێی پەنابەران ئەم ساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و ڕێژەی هاتنی پەنابەران بۆ وڵاتانە بوو بەرەو ئەوروپا دیارە کەمتر بووە بە تایبەتی کە بڵین ڕویان لە وڵاتی ئەڵمانیا کردو بەڵام ئەم ژمارەی ئەڵمانیاش کە زۆرترین ژمارەیەکە لە چوارچێوەی یەکێتی ئەوروپادا هەیە کە ڕویان لەم وڵاتە کرد و داوای مافی پەنابەریتیان کردووە دیارە هاتنی پەنابەران بۆ وڵاتی ئەڵمانیا زیاتر لە وڵاتی یۆنان و هەروەها وڵاتی ئیتالیاوە دێن دیارە بەپێی ئامارەکان دیارە دەوترێت کە مانگانە نزیکەی 1000 پەنابەر لە وڵاتەی یۆنان ڕوو لە وڵاتی ئەڵمانیا دەکەن ئەم 1000 پەنابەرانە هەمویان کە خاوەنی مافی پەنابەرێتی وڵاتی یۆنان واتە لەوێ جواب وەردەگرن دواتر ڕوو لە وڵاتی ئەڵمانیا دەکەن هەر بۆیە ئەمڕۆ وەزارەتی ناوخۆی ئەڵمانیا ڕایگەیاندووە یاخود با بڵین داوای لە وڵاتی یۆنان کردووە کە مەسروف و پێداویستی یاخود با بڵین لە ڕووی داراییەوە هاوکاری وڵاتی ئەڵمانیا بکات بۆ گەڕانەوەی ئەو پەنابەرانی کە لە وڵاتی یۆنانەوە بە جوابی یۆنان ڕویان لە وڵاتی ئەڵمانیا کردووە کە دەوترێن زیاتر لە 11000 پەنابەر با بڵین لە وڵاتی یۆنانەوە هاتوون بۆ ئەڵمانیا کە خاوەنی پاسەپۆرت و ئیقامەی یۆنان و هاتوون بۆ ئەڵمانیا بۆیە ئەمڕۆ وەزارەتی ناوخۆی ئەڵمانیا داوای لە یۆنان کردووە کە ئەو وڵاتە هاوکاری ئەڵمانیا بکە لە ڕووی مادیەوە بۆ گەڕانەوەی ئەو پەنابەرانە بۆ وڵاتی یۆنان بەڵێ ئەمە زانیێرەکان بوو دەربارەی ئامار و هەروەها هاتنی پەنابەرانی وڵاتانی ئەوروپا و ئەڵمانیاش کە لێرە داوای مافی پەنابەریان کردووە. بەڵێ هەڵگرت سپاس بۆ خستنەڕۆی تەواوی زانیاری